بەسپاس لەگەڵمان ئامادەی هەیە زۆر بەخێر بێ مامۆساژی زۆر سپاس بۆ جەنابتان لەگەڵ بەڕێستان ئامەوێت تۆزێ باسی گەنجام بکەین هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتارەکانیاندا لە بەرنامە و پلانی سیاست و حیزب و لە کۆنگرە و لە دیدار و زۆر تەکید لەسەر ئەوە دەکرێتەوە کە دەبێت گەنجان بهێنرێنە پێشەوە هەمیشە باس لەوە دەکرێت کە حیزبێک بۆ ئەوەی سەرکەوتوو بێت دەبێت گەنجان پشتیوانی بن یەکێتی دەیەوێت لە ڕێ ئەم پەیامەوە چی بکات؟ بەڵێ سپاس بۆ جەنابتان لەشتان ساغ بێ ماندوونم چەند ڕۆژە لە ڕاستیە دیداری دووەم فەرقێکی لەگەڵ دیداری یەکەم چەند شتێکە یەکێک لەوانە دیداریەکەم سیانزە لیژنەمان هەبوو دیداری دووەم کرا بە 4 لیژنە ینی یەکێتی پێیوا بوو لەم قۆناغەیە 4 لیژنە گرنگە کاریان لەسەر یەکێک لەو لیژنانە گەنجانە واتە گەنجان کرا بە لیژنەیەکی سەرەکی لە دیدار و بۆ ئەوەی لە ڕاستیە ئەمەی کە جەنابەت وتێ باوای لێ بکەین هەمیشە ئەڵێن گەنج گرنگە گەنج داینەمۆی حیزبایەتی و کۆڵ با بڵین کۆڵەکەی ژیانە بەڵام چۆن ئەمە بخەینەگەڕ بۆیە ئەم جارە یەکێتی بە تەواوەتی دەرکی بەوە کردووە کە چۆن ئەم هەموو قسەیە و پیا هەڵدانانە بکەین بە عمل و لە چوارچێوەیە کاکۆکەینەوە بۆی لیژنەیەکی بۆ دروست کردووە ئێمە تقریبان سەردانی 9 شوێنی جیاوازی جوگرافیمان کردووە لە بە سەرتاسەری کوردستان لەم شوێنانە مناقەشەیەکی تێر و تەسەر لەسەر مەجای گەنج هەبووە ئێمە راپۆرتەکان بە ڕسمی هەموو بەرز کرایەوە بەندە لەگەڵ کاک جەمال حسێن سەرپەرشتی با بڵین لیژنەی گەنجەکەین لە ناو دیداری یەکێتیە لە دیداری دۆمە هەمی ماوەرگرت تۆکمە کرا و کورد کرایەوە و لە دوێنێشەوە ئێمە لە لیژنەی گەنجان مناقەشەیەکی چڕ و پڕە لەسەر ئەوەی گەنج چۆن بێ لە داهاتوو یەکێتیە و تا ڕادەیەکیش گەشتونێتە سیاغێکی باش و چوارچێوەیەکی باش کە ئەتوانێ لە ڕووی پراکتیکیەوە بەڕاستی ئەو خەون و هیوا و ئاواتەی بۆ گەنج هەبووە بتوانین لە داهاتوە بێین نەدی تا ئێستا ئەمەکەمەن و تۆ قسەی تاکەین و لە دووەمین دیداری یەکێتین تەمانەمەکەمە باسی دەکەین یەکێتی لە پێشتریش هەمیشە کاری بۆ گەنجان کردو و هەوڵی ئەوەی داوە بارودۆخی گەنجان ئەوەندەی کە باست کرد ئێوە ئیشتان لەسەر کردووە و ئەو راپۆرتانەی کە ئامادەتان کردووە و لە هەرێمی کوردستان بەگشتی بارودۆخی گەنج لە چه ئاستێگە عەفوەن گەنجان بەگشتی بارودۆخیان چۆنا لە چه ئاستێگایە بەداخەوە بەکۆی گشتی یەکێتیش بەشێک بووە لەو شتێک کە ناوی ئەو قوارەی ناوی هەرێمی کوردستانە ئێمەش بێبەرینین لەوە گەنج وەکو پێویست گرنگی پێنەدراوە و گەنج وەکو پێویست ڕۆڵی پێنەدراوە ڕەنگە مەوزوعی هەلی کار و هەنێ حاڵەتیش بەشێک بوون کە بەشێک لە گەنج باوەڕیان وا بۆ کە ئەم کوردستانە جێبێڵن بەداخەوە بۆیە ئەتوانم بڵێم وەکو پێویست نەمانتوانیوە سیستەمێک بین لە خزمەتی گەنجابێ بۆیە گرنگە ئێمە وەکو حیزبێکی کاریگەر و حیزبی دووەمی کوردستان و حیزبێکی دەسەڵاتدار و بەڕاستی بەلایکەمەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین و ئێمە کە ئەڵین لە خۆمانەوە مەبەستمان تەنهاوە نیە قەتیسی بکەین لە گەنج بۆ یەکێتی مەبەستمانەوەیە گەنج لە کوردستانە ئەوەنەی بتوانین ئەمانە ئاشنا بکەینەوە ئەمە بتوانین ڕۆڵ و پێگەی حەقیقی خۆیانیان بینێ و تا ڕادەیەکیش ئەوەی کە جێگەی دڵخۆشیە پەیامی سەرۆک زۆر وازەح بوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گەنج ئیتر لە داهاتووی یەکێتیا پێگە و ڕۆڵی تایبەتی خۆی ئەبێ و ئەوەشی کە گرنگە لەمەولا ئەم بڕیارە دراوەکو هێڵی سوور لەمەولا توانا با بڵین بە هەند وەرەگیرێ تاوەکو مەحسوبیەت و خۆتەزانی وا بۆ بەداخەوە ڕەنگە گەنجمان هەیە زۆر بەتواننا بێ بەڵام لە دواوە بۆ گەنجشمانی ڕەنگە بێت تواننا بوو بێ بەڵام لە بڕی ناسراوی یەکێک بۆ لە پێشەوە بۆ لەمەولا کێ توانای هەیە ئەتوانێت لەم حیزبا بێتە پێشەوە و ڕۆڵی هەبێ و بەلای کەمەوە کاریگەری هەبێ لەگەڵ چواردەور و کۆمەڵگاکەش باشە گەنج چی لە یەکێتیەوە سەردەم گۆڕاوە یعنی ئێمە بێ ئەم سەردەما گەنجانی وڵاتی ئێمە چیان لە یەکێتیەوە زین چۆن ئێمە بێدان بە حقیقەتێکە هەبینێ یەکێک لەو حیزبانەی کە ئەتوانی شانازی بە تاریخی خۆی بکە یەکێتی نیشتیمانی کوردستانە تاریخێکە پڕ لە داستان پڕ لە سەروەری بەڵام نابێ لە یادمان چێ گەنجێک دروست بووە مهتەم نییە بە تاریخ مهتەمە بۆی چی بۆ ئۆکەی تۆ وە چیت پێیە تۆ و تۆ ئامادەی داهاتووی ئەم گەنجە چی بەسەریە لە وڵاتێکا کە تۆ دەسەڵاتداریتایە بۆیە داواکاری گەنج تێڕوانینی گەنج لە ئێستا زۆر جیاوازە لە ماوەکانی ڕابردوو بۆیە ئەوەی گەنج کە ئێوێ لە یەکێتی ئەوەیە کە
کەسی شیاو لە شوێنی شیاو بێ هەلی کار دروستکەینەوە بۆ ئەوە بەشێکە لە داواکاریەکان کە بە ئێمە گەشتووە مەوزوعی هەلی کارە لەلایەکیکەوە بابەتی دامەزراندن ئێمازانین کۆمەڵێکی زۆر دەرچووی زانکۆ و پەیمانگامان هەیە کە ساڵانێکی زۆرە دانەمەزراون کە ئەمەش هەرچێتەوە چوارچەوەی هەلی کارەکە بەڵام بەڵێ ینی ئەمەشێکە لەو بەڵێ ینی زەین چۆنە مەوزوعی بازاری کار و گەنج دووشتە ئەبێ لێکیان بین ئێمە وەکو حیزبێکی دەسەڵات کە ئەممە لە فەمان گرتو ئەوە یەکێکشە لە بڕیارەکان بۆ زانیاری جەنابەت کە یەکێتی ئەبێ ڕۆڵی گرنگی هەبێ لەوەی کە گەنج و ئەو لێشاوی کە تەخەڕوجەکەن و کە پڕە لە خەڵکی بەتوانە لە ڕاستە لە بازاری کارە ئەمانەتەوە هەلیان بۆ بڕەخسێنی بۆیە یەکێک لەو خاڵانەی کە گەنج هەمیشە بە مهتەم و ئیتیمام و باسیەکە مەوزوعی هەلی کارە کە خۆشبەختانە لەم راپۆرتەی کە ئێستا حاضر کراوە ئێستا حالێ مناقەشەی لەسەرکرێ ئەمە لە فەمەلەفێکی گرنگ حسابی بۆ کراوە وەزای دەنیش گەنج ئێوێ لەگەڵ داوا و خواستی ئێستای گەنجایەکێتی بتوانێت بێتەوە نەک بەو تێڕوانینەی کە ئێمە لەسەر مێژوو بژین پێویستە لەسەر داهاتوو بژین و ئێستا بتوانین چیەکەین بۆ گەنج یەکێتی ئێوێ چی بکە بۆ گەنجان بە تایبەت لە هێنانە پێشەوەی گەنجان بۆ ناو کیانی سیاسی ئێمە دەزانین کەسانێکمان هەیە کە ڕەنگە تەمەنێکی خۆیان بۆ خزمەتکردنی ئەم حیزبا بۆ خزمەتکردنی ئەم سربەخۆی ئەم وڵاتە دانابێت و خزمەتیان کردبێ بەڵام ئیتر هەمیشە کە تۆ باسی نوێبوونەوە ئەەکەی بەڕاستی پێویست بەوە هەیە کە خەڵک دەموچاوی تازە ببینێ بە تایبەت لە ناو حیزبەکەیە یەکێتی کار لەسەر ماکە بڵێ یەکێک لەوانەی کە ئەوەی جێگەی دڵخۆشیە ڕێی زۆرینەی گەنجان کە مناقەشانیان کردووە لە بریتێلەوەی کە یەکێتی پێویستە مەرجەعێکی گەنجی هەبێ واتە مؤسسەیەکی هەبێت تایبەت بە چەترێک بێ بۆ کۆکردنەوەی سەرجەم مەلەفەکانی بواری گەنج لەم ڕوانگەیەوە تا ڕادەیە کە شتەکان سیستێماتیک بوون کرا بە سیستەم ئەوەی مهمە جێگەی دڵخۆشیە بە سەرۆکی حیزب و مەکتەبی سیاسیەوە پشتیوانی ئەم جۆرە بیرۆکەیەن کەواتە ئەوەی کە ماوەتەوە ئایا جێبەجێکردنی ئەم با بڵین ئەم هەیکەلێتە کە ئێستا بڕێوەیە بۆ مەلەفی گەنج تا چەند لە ئاستی پێویستە بێ و لە هەمووی مهمتر هەنێ هێڵی سوور دیاری کراوە یەکێک لەوانەیە کە ئاماژەم پیاوتم لە داهاتوودا ئەبێت توانە حسابی بۆ بکرێ بە هەندوەری بگیرێ نەک مەحسووبێت و لەگەڵەوەشە ئەبێت ئێمە فەرقی جیاوازی بیر و ڕاو ئایدۆلۆژیای گەنج نەکەین ینی ئەبێ یەکێتی بڕیاری داوە لە مەلەفی گەنجەوە چۆن ئیش بکە تەنها قەتیسی نەکە لە یەکێتیەکانە بۆ نمونە تۆ خزمەتی گەنج کە بە کۆی گشتی تۆ وا بکە لە گەنج خۆی بڕیار با بڵێ یەکێتی بەڕاستی حیزبی گەنجە و من وەکو گەنجێک کە ڕاستە یەکێتی نیم باو باپیرانم یەکێتی نەبووە بەڵام پێم وایە ئەم حیزبە لەگەڵ ڕۆیا و تێڕوانینی منایەتەوە ئەمە یەکێکە لەو هێڵە گشتی کە نابێ قەتیسی بکەین لە مەجا لە حیزبیایەتێکا واتا بێ بۆ هەموو گەنج بێ ببێت داهێنان ینی ئەگەر پێشتر کراوە کاکوبات زۆر کار لەسەر ئەوە دەکات ینی گەنجێکە ئێمە هەیە بەشێکی گەنجانمان دەبینیت هەر گلەی دەکەن هەر قسە دەکەن گلەی دەکەن هیچ نەکراوە هیچمان بۆ نەکراوە فەرمو داهێنانەکانی تۆ چییە وەرە پێشەوە ئێمە هاوکارتە بین ینی لەلایەنە مادیەکەوە لە ڕووی ئەوەی شوێنی کارت بۆ دابین ئەەکەین بەڵام لە باتیەوەی کە قسە بکەیت و گلەی بکەیت فەرمو داهێنانەکانی خۆتمانشان بە ئەمە تا چەند هانی گەنجان ئەیە بۆ ئەوەی کە بیر بکەنەوە توانەکانی خۆیان زیاتر بخەنەکار ئیتر ئەمەش بێتەوەی کە ئەوە گلەی نەکرێ بەڕاستی لە باتی ئەوە ئیش بکرێ قسەکە زۆر بەجێەوەی کێکە لەوانەیە کە زۆر مناقەشەکرا و من خۆم چەند جارێک ئەم قسەیەم کردووە ئێمە لەو لیژنانەی لەو نۆ شوێنە جوگرافیا کە قسەمان لەگەڵ کردوون و پڵەسیش ئەم دوو ڕۆژەی کە لێرەین ئەومان وتووە کە لەم و لا پێویستە دەردەدڵ نەمێنێ ینی بە ئەو دەردەدڵانە ئێمە بخەینە سەر عمل بیکەین بە عمل و بیکەین بە پراکتیزەوەیکێتی ئیجبارکەین بێت ئەم دەردەدڵانەی کە هەموو گاپ و پێشنیاری جوان و ڕەخنەی دروستکەری جوانن ئێمە لە چوارچێوەیە کاکۆیکەینەوە خۆشبەختانە ئێمە لە بری ئەوانەشی کە دڵسۆزی ئەم پرۆسێن و نەیانتوانی بەشدار بن لە دیدارەکە یاخود لە مینی کۆنفرانسەکانی کە کردومانە تا ڕادێک نوێنەرایەتی ئەوانیشمان کردووە مەلەفی پرۆژە بەشێکی گرنگە لەو هەیکەلێتی کە دانراوە مەلەفی خوێنکار و بە هەموو با بڵین لە ئامادەیەوە بیگرێت تا هەتا دوایی بەشێکی گرنگە لەم دامەزراوەی کە بەنیازە کە مناقەشەیەکەن ئێستا جێگەیە بێتەوە مەوزوعی مەلەفی ئازادی لاوان و ئەوەی کە ناوی گەنجە بە کۆی گشتی دیسان جێگەیە بێتەوە مەوزوعی دروستکردنی سنتەرێکی کار لە ناو ئەم دامەزراوەیە جێگەیە بێتەوە ئەمەش کەوا دانراوە تقریبان هەیکەلێتێکە بە شێوازێکی مۆدرن و سەردەمیانە نووسراوەتەوە پێم وایە لەگەڵ داخوازیەکانی گەنجی ئێستاە گونجاوە ئەمە هەر حبر علاوەرەقە بێت یان بەڕاستی گەشتبینن بۆی کە دوای دیدار
هەموو ئەو شتانی کە نووسراوە کە قسەی لەسەر کراوە کە پلانی بۆ دانراوە بۆ گەنجانە چێتە بواری جێبەجێکردنەوە. طبعا ئەم پرسیارە دوێنێ ڕێک لەسەرۆک بافڵ کرا وانە بە وتیان ئایا ئەم پێشنیار و ڕاستماردانە بە هەند وەرەگری دەجار دووبارەی کردووە بەڵێ زائیدەنیش ئەنی ئێمەوە تقریبان چەند بانکێکە تەسەور ناکەی چەند ماندوو بووین بەم ئیشەوە ینی بۆ خۆشی نییە ئەمە ینی بە هەندە بە جدی وەرگیراوە پرۆسەکە و ئێمەش داکۆکی کارێکە بین لە تاوەکو ئەو ساتەیە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی جێگەی دڵخۆشیە سەرۆکی حیزبەکەوەی یەکێتی بە کۆی گشتی و کاقوبات کە سەرپەرشتیاری مەلەفی دیدارە بەڕاستی ئەوەشمان لە یاد نەچێ کاقوبات خۆی سەرپەرشتی دیدارەکە ینی و زۆر زۆر جدیە لەسەر ڕاستپاردە و پێشنیار و ئەو قەرارانەی کە خەڵکەکە و با بڵین کادیران و دڵسۆزانی یەکێتیدا. زۆر باشە کاتە ئەوە ئومێدی باشتان هەیە باوەی کە دیدار و هەم ئەو ڕاستپاردانی کە لە دیدارەوە تەسلیم بە سەرکردایەتی و بە سەرۆک دەدرێت دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئومێدێک دەبێت بۆ خەڵک بۆ ئەوەی کە هەم حیزبەکەیان و هەم سیاسەتی حکومڕانی وڵاتەکەیان قۆناغێکی نوێ بەخۆیەوە ببینێ. بەڵێ ئەمەلمان زۆرە و نەگەنی لە تەسەوری من لە هیوا دەرچووە وایە کە ئەبێ بکرێت و ئەزین چۆنە زروفەکەش وا ئاخوازێ ئیجبارین ینی زروفەکە واخوازێ بتوانین لەگەڵ تێڕوانین و ڕوئیای ئێستای گەنجا بتوانین خۆمان بگونجێنین و بتوانین لەگەڵ ئەم سەردەما بڕۆین زائیدەن بەوەی شتەکەش بەکو ئاماژەم پێیا زۆر بەجددی وەرگیراوە و هیوامان هەیە کە بچێتە جێبەجێکردن بە دڵنیاییەوە. دەستان خۆش بێت ئەگەر شتێکتان مابێت مامۆساژی هەر خۆشیتان دەستان خۆش بێت زۆر سپاس مامۆساژی ئەندام لیژنەی باڵای دیدار و سپاسۆ کە لەگەڵمان ئامادەیت هەبوو لەگەڵتان بەردەوام بین.